دەم باش ناوا شەشەمین پێشانگەها ناودەوڵەتیە هایتێکس بەردەوامین لەگەلوە دەمەکێدا ji 120 کۆمپانیایên bejdar di nava vê pêşangehê de ji aliyê taybetmendiyên ku teknolojiya nû zîrek pêşkêş dikin ji derve û ji navxwe vêre 125 bejdarbûyan 125 kۆmpaniyayên amadeyî yên welatên dîkene ji wan welatên kendav jî bi wan peywendiyên di navbera welatên kendav û Herêma Kurdistanê roj bi roj zêdetir tên pêşxistin de êre ev pêşangehe bûye deriyek ji bo kۆmpaniyayên wan welatan jî ku bû yekem car beşdarî vê pêşangeha teknolojiya serdem jî bibin yek ji kۆmpaniyan ji welatê Qetar hatiye yekem cara ku rêveberê wê yê giştî teknolojiya zanyariyan ew kompanya li gel me ya Rêzdar Alaeddin Awad e. أهلا وسهلا بك أستاذ علاء الدين بخير بين زۆر سپاس بەخێر بن بۆ پێشانگای هایتێکسی نێودەوڵەتی ئەمە یەکەم جارە بەشداری بکەن چۆن بوو بەشداریتان کردو هەروە چۆنتان بینی کە بەشداریتان لە یەکەم جارە بەشداریتان کردووە ئێمە کۆمپانیای مەنا کۆمپانیایەکی پێشکەوتووە لە تەکنۆلۆژیای زانیاری لە بازاری قەتەردا لە 50 ساڵی ڕابردوودا لە بوارەدا کار دەکەین و بەم دوایانەش ویستوان بواری کارەکانمان بەرفراوان بکەین و بگەینە بازاڕی دەرەوەی قەتەر هاتنە دەروەتان بۆچی هەرێمی کوردستانتان هەڵبژار چۆن بۆ هەرێمی کوردستانتان بژار هەرێمی کوردستان بێگومان یەکێکە لەو شوێنانەی کە تازەیە لەو بوارەدا و دەبینین پێشکەوتنیش هەیە لەسەر داواکاری بۆ چارەسەری ئەمنی و بنیاتنانی ژێرخانی ئابووری و گۆڕانکاریە دیجیتاڵیەکان لە هەرێمی کوردستاندا بۆیە ئێمە وەکو کۆمپانیایەکی پیشەکە لەو بوارەدا لەو ویسمان لەو بازاڕەدا بوونمان هەبێت و ئەزمموی خۆمان لێرە بەکاربێنین ئەوەی لە قەتەر ئەنجاممان داوە لە بازاری قەتەردا لێرە لە هەرێمی کوردستانیش ئەنجامی بدەین بە هەماهنگی لەگەڵ بۆچوونەکانتان چییە یاخۆ زانیارەکەتان چییە کە دەتانەوێت لێرکوانە هەرێمی کوردستان سوودی لێ ببینین ئێمە چاوەڕوانی ئەوە دەکەین سیستەمی کۆمپانیەکان و بنیاتنانی چارەسەری دیژیتاڵی ئێمە هاوبەشیمان لەگەڵ زیاتر لە 300 کۆمپانیای نێودەوڵەتی هەیە ئەم ژمارەی زۆر گەورەیە و ژمارەیەکی زۆر کەم لەسەر ئاستی جیهان توانای ئەوەی هەیە لەگەڵ ژمارەیەکی زۆر لە کۆمپانیەکان بۆ شێوەیە تەعامل بکات ئێستا بۆ نمونە کە دەبێت باشترین کۆمپانیەکان بێنیت کۆ باشترین بەرهەم بێنیت باشترین چارەسەر باشترین دەستی کار و کەسانی لێهاتووی تەکنیکی بێنین بە باشترین نرخ ئەمە سوودێکی ئێزگار دەگەێنێت و کەم کۆمپانیا هەیە لەسەر ئاستی جیهان بتوانێت ئەمە بکات ئەم توانایی کە ئێمە دەتوان کە هەمانە بۆ پێشکەشکردن و هێنانە ناوەوەی ئەزمونمان لە قەتەرەوە بێرە بابەتانە چین کە ئێوە بیرۆکەتان هێزانیاریان هەیە مەبەست ئەوەی لە هەرێمی کوردستان توان سوودی پێ بگەێنین لە چارەسەری ئەمنیدا مەبەستەوەی چارەسەرامیەکان و ئەوانی تریش کۆمەڵێک بابەت هەن بۆ نمونە گۆڕانی دیژیتاڵی گۆڕانی دیژیتاڵی کۆمەڵێک چارەسەری ئێزگار زۆر هەن ئەگەر تەماشای وردەکاریەکان و جێبەجێکردنیان بکەین بە باشترین شێواز پێویستی بە کارامەیی هونەری هەیە و ئەمەش لە ڕێگای بەشداریکردن لە کۆمەڵێک پرۆژە و بە درێژای چەندین ساڵ بەدەست دێت ئێمڕۆ هەر کۆمپانیایەک بیاوێت بگاتە ئەو ئاستەی کە ئێمە پێیگەیشتون چەندین ساڵی دوور و درێژی پێویستە بۆ بنیاتنان و پێشکەوتون و فێربوون تا دەگاتەوە ئاستەی کە ئەمە تێدان ئێمە گشت ئەو بەهرە و توانایانە دەهێنین بۆ ئەو دامەزراوانەی کە لە هەرێمی کوردستان هەن تەنانەت ئەو کۆمپانیایانەش کرد واتە ئێوە ئەمانە وەکو لایەنی سربەخۆل دەیانوێت لە هەرێمی کوردستان بەکار بێنگان بە هەماهەنگی لەگەڵ ئێمە دەبێ فەرعمان هەبێ لێرە و پێمان خۆشە هاوبەشمان هەبێت و هاوبەش بین لەگەڵ کۆمپانیەکان و لەگەڵ دامەزراوەکانیش
دەبێ وەکو یەک تیم بە یەک دیدگا کار بکەین دەچین چارەسەر پێشکەش دەکەین لە بەرژەوەندی دامەزراوەکان بەو شێوەیە کە دەوێت بە گوێرەی بەرژەوەندی گشتی و گونجانی لەگەڵیدا بە باشترین شێواز و بە کەمترین تێچوو ئەمە ئەو شێوازی کارەیە کە ئێمە لە قەتەر کاری پێ دەکەین و لێرەش دەکەین چۆن دەبینی چۆن پەیوەندتان بەست لەگەڵ ئەو لاینانەی کە بەشدارن لێرەدا هەروە چۆن پەیوەندیکاتان پارە پێدا لە هەرێمی کوردستان بۆ پەیوەندی نوێ ڕێککەوتنەکان پێویستی بە چەند قۆناغێکە بۆی بەرەو پێشەوە بڕات ئێمە یەکەم سەردانی یەکەم ڕۆژتانە بێن یەکەم ڕۆژمانە لە پێشنگاکە و سێ ڕۆژ لێرە ئامادە دەبین و کۆمەڵێک کۆبنەوە ئەنجام دەدەین هەروەکە دەڵێت کۆبنەوەی استراتیژی لەگەڵ دامەزراوەی دیاریکرا و لەگەڵ کەسانی دیاریکراو کە دەتوانێت ئەو بەرزنقی ئێمە بگوازنەوە بۆ ئەو شوێنە کە پێویستیان پێەیە لەگەڵیدا باشترین چارەسەر لەسەر ئاستی جیهانی دەگەێنین بەوانەیە کە پێویستیانە کە ئەمەش پشت بە ڕاوێژکاری دەبەستێت کە ئەویش لەسەر بنچینەی نێودەوڵەتی دامەزراوە ئەمانەش هەمویان بە شێوێکی گشتی گشتگیر دەبێت و هەموو بوارەکانی زانیاری تەکنۆلۆژیا دەگرێتەوە ئوستاز بەڕێز عەلاءالدین کاتێک یەکەم جارە بەشداری دەکەن لە هایتێکس بەشدار بوون لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێردا چۆن دەبین ئاستی ئەم پێشانگایە چۆن دەبینین بە جیاوازی چییە لەگەڵ پێشانگایەکانی دیکەی وڵاتانی دیکە کە چەندین ساڵە ئێوە بەشداریتان کردووە لە دەرەوە بەڵێ ئێمە ئەوەی دەبینین ماشەڵڵا ئەو کۆمپانیانی کە لێرە بەشداریان کردووە چارەسەری زۆر باش پێشکەش دەکەن و هەموو کۆمپانیای پێشکەوتون بەڵام تەکنۆلۆژیای زانیاری هەروەک دەزانی وەکو دەریا وایە زۆر فراوانە هیچ کۆمپانیایەک نییە بتوانێت چارەسەری هەموو شتێکی پێ بێت یاخۆ تایبەتمەند بێت بە هەموو بارێکە ئێمە کۆمپانیای جیهانیمان لەگەڵە تاوەکو ئێستاش پێویستمان بەوەیە کە هێشتا هەنگاو بەرەو بەرفراوان بووبنین پێویستان پێشکەوتنی زیاترە و زیادکردنی بوارەکانە کە تێیدا کار دەکەین بەڕێز عەلا لەم کاتەدا هەرێمی کوردستان کە دەرگاکانی کراوەتەوە بەرامبەر کۆمپانیا نێودەوڵەتیەکان و چەندین کۆمپانیای دیکە لە وڵاتانی کەندا و لە وڵاتانی ئەوروپی هەروە چەندی وڵاتیانی دیکە ئێوە پەیامتان چییە بۆ ئەم کۆمپانیانەیە کە لە کە بەشدارن لەم پێشانگەیانە هەروەها بێن چی بکەن لەم هەرێمی کوردستاندا بێگومان بازاڕی ئەو شوێنانەی کە تازە بەرەو پێشکەوتن هەنگاو دەنێن پێیان خۆشە زیاتر هەنگاو بەرە و بازاری نێودەوڵەتی بنێن کوردستانی یەکێکە لەوانەی کە بەخێرایی پێش دەکەوێت ئەمەش گونجاوە لەگەڵ بۆ چوونی کۆمپانیا نێودەوڵەتیەکاندا دەکرێت هەندێک لە بازاڕەکان زۆر چاڵاکی پێودیان دەبێت بەڵام ئەوەی لە کوردستاندا هەیە توانایەکی بەرزە هەروەها زەمینە سازی هەیە زەمینە هەیە بۆ پێشبردننی ژەرخانی ئابووری و بەرەو پێشبردننی ئەو هەنگاوانەی ئەو دەست پێشخەریانەی کە لەسەر ئاستێکی باڵادا ئەنجام دەکرێت و دەرگا بۆ زۆرێک لە کۆمپانیا نێودەوڵەتیەکان کراوەتەوە بۆ نمونە ئەمە پێی دەوترێت زەمینە سازی سەوت بۆ نمونە باشترین زەمینەیە بۆ کارکردن تەنانەت ئەو خەڵکەی کە لێرەشن بۆ چوونیان ئەرێنیە و پێویستیان هەروە ویستی بەرەو پێشچوونیان هەیە هەندێک جا دەچیتە هەندێک لە بازاڕەکان چارەسەریان پێشکەش دەکەیت تێگەیشتنیان نییە بۆ ئەو بوارە بۆ نمونە لە ڕووی ئەمنیەوە کە مەترسییان لەسرە بۆ ئەوەی هەنگاوی پێویست بنێن بەڵام لێرە
سپاس بۆخوا بۆ چوون و دیدگا و زانیاریان هەیە دەزانن بەهای ئەوەی کە لە بەردەستیان ئێمە پێشکەشی دەکەن چەندێکە دەرگاکان ئەو پەڕی کراون بۆ ئێمە و بۆ ئەنجامدانی هاوبەشی لەسەر ئاستی نێودەوڵەتیدا دەکرێت لەسەر ئاستی ئەمە لەلایەنی کارەوە بەڕێز عەلاءالدین لە هەمان کاتدا هەروەها یەکەم سەردانت بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر چۆن هەولێر بینی بێگومان من فاجەوە بۆ من کە یەکەم جارمە هاتم بۆ ئێرە ئینشەڵڵا سەردانی ترم دەبێت لەسەر ئاستی کەسی و بۆ کاریش ئێمە خەڵکی کوردستانمان خۆشویست و ئەو پێشوازەیەکە لێمان کرا ماشەڵڵا وڵاتەکە وڵاتێکی خۆشە کەشێکی ئێجگار دڵگیری هەیە مرۆڤ هەر حەز دەکات کاری تێدا بکات ئێمە زۆر بە پەرۆشین بۆ سەرەتایەک لە بازاڕی کوردستاندا و چاوەڕوانی ئەوە دەکەین کە هاوبەشێکی استراتیژی بین لەگەڵ دامەزراوە و کۆمپانیاکان لە کوردستاندا و ئێمە هاتوین هاوبەش بین بەخێر بێن زۆر سپاس کە ئامادەبووی لەگەڵمان بەڕێز عەلاءالدین عەواز زۆر سپاس بەخێر بێن